تەوەری یەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. دیارە لە تەوەری یەکەمدا باس لەو بڕیارە گرنگە دەکەین کە سرۆک باوەڵ جەلال تاڵبانی تایبەت بە داخستنی ئەو شوێنانی کە لە ڕووی ئاین و کەلتورەوە گونجاونە بۆ بڕیاری لەسەر درراوە. یەکێک با بڵین ئەو شوێنانش کە سەرچنارە یادەوەرێکی شیرینی لە خێزانەکانی سلێمانی و هەروەها پڕە لە یادگاری منداڵی زۆرێک لە هاوڵاتیان بەداخەوە کە ماوەی چەند ساڵێک بوو لەو یادگاریانە بێبەش بووین. با بڵین بەشێکی زۆر لە گەشتیاریان یاخود ئەو شوێنە بە شوێنێکی نامۆ و نەخوازرا و لە قەڵەم دەدرا و لەگەڵ خێزانەکاندا سەردانی ئەو شوێنانە نەدەکرا لە بەرەوەی لەگەڵدا بوو نەریتی و نەریتە کۆمەڵایەتیەکانیەکی نەدەگرتەوە. ئەم بڕیارە بە بڕیارێکی بوێرانە و وا گرنگ بووە کە مایە دڵخۆشی و پێزانینی هەموو خەڵکی بەخیرەتی سلێمانی بوو. ئەم کارە بۆ تەماوەی مای گەڕانەوەی ئارامی و خۆشی بۆ شاری ڕۆشنبیران. دەپرسین گرنگی ئەم بڕیارە و بە تایبەتی لە ڕووی ڕای جیاواز و هاوکات با بڵین ئازادی و لە ڕووی گەشتیاری و کۆمەڵێک بابەتی دیکە خود با بڵین ڕەهەندە جیاوازەکانی تا چەندە گرنگە تایبەت بەم بابەتە دکتۆر هەژار شێخ محەممەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن سوودی بەیانی کورسار نیزامادن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سپاس سەرنجی بەڕێستان لەسەر ئەم بڕیارە وەربگرم. ئەم بڕیارە نابێت بە تەنها کورت کرێتەوە لە چەند وشەیەکی سادەیە بڵین بڕیارێکی بوێرانە، بڕیارێکی ڕازگویانە، بڕیارێکی ئازایانە، بڕیارێکی کۆکەرەوەی دەنگە جیاوازەکان. بڕیارێکە بەڕاستی لە کات و ساتی خۆیان هات لە کۆتایی ساڵی 2022 سەرەتای ساڵێکی نوێدا کە ئەمە مژدە بەخشە بۆ ئەوەی کە هیوا بۆ خەڵک بگەڕێتەوە. ئەو خەڵکی کە ئەم وڵاتی ئێمە شکست لەسەر شکست و نشوست لەسەر نشوست و قەیران لە دوای قەیران بە دوای خۆدا ئەهێنێ. لە بڕیارێکی مێژوویدا سەرۆک باوەڵ نەک بە تەنها دڵی شارێ خۆشەکە بەڵکو دڵی نەتەوەیەک و دڵی بیر و ڕاجیاوازەکان هەر هەمووی خۆشەکات و کۆیانەکاتەوە لەسەر خاڵێک کە ئەویش پارێزگاریکردنە لە دابوونەریتی کۆمەڵایەتی بەر لە ئاین. تێکڵاوێک نەکەین لە بینی چەمکەکانە. زۆر گرنگە ئێمە وەکو من و بەڕێز وەکو میدیاکار هەموو چەمکێ مافی خۆی بینێ بەپێی پێویستی خۆی قسەی لەسەرکەین. ئەمە بەر لەوەی ئاین بێ پاراستنی دابوو کەلتورە. ئەو هاوینە هەواری سەرچنارە کە پەیوەست بە بەگڕێکی سەرچنارەوە بیرەوەری تاڵ و شیرینی هەزارەها کەس ئەگەر نەڵێ ملیۆنەها کەسی تیا بووە بەو خەڵکەکانی دەرەوەی شاری سلێمانیش کە سەردانی سلێمانیان کردووە. سمبولێک بۆ لە سمبولەکانی شاری سلێمانی. ماوەیەکی زۆر کورتە لە چەند ساڵێکە بوو بە شوێنی بێزارکردنی خەڵک. شەقامەکانی قەرەباڵ بوو، دابوونەریتی تێکدا بوو. خۆ ڕەنگە ئەم جۆرە ستایلە لە کارکردنی گەشت و گوزار لە شوێن و جێگەی خۆیان شتێکی زۆر ئاسایی بێ بۆ وڵات و گەشەی ئابووریش گرنگی پێدا. بەڵام لە شوێنێک و لە ناو خەڵکدا و لە گەڕێکێکی هاوڵاتی تیادا نیشتە جێبێ بەڕاستی ئەمە ئەبێ بە تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی. جاریش کە ئەگەر ئێمە هاوینە هەوارەکە گەڕایەوانێ بۆ هەموو خەڵک نەباب نەڵێ خەڵکی شاری سلێمانی چەند ساڵی پێشە سێمە بە خۆمان و خێزانەکانمانەوە چوون لەو چێشخانانەدا هەنیشتین نانمانە خوارد و هەڵەسەیان و کاتێکی خۆشمان بەسەر بێت. وای لێ هاتبوو ئەو شوێنە بەس شوێنی خەڵکی کورد نەبوو، خەڵکی هەموو خەڵکە جیاوازەکان و کە هات نەمشارەوە دەیەها پشێوی کۆمەڵایەتی تیاکەوتەوە، دەیەها پشێوی کێشەی گەورە بۆ ئاسایش و پۆلیس دروستکراوە لەم شارە لەو شوێنانەیە. لەبەرەوە ئەم بڕیارە چەندێ باسی کەیت و پیای هەڵبیت و بڵێ گەورەیە چاوەڕشتی گەورەتری شەکرێ لە سەرۆک باوەڵ. هەمیشە بڕیارەکانی بڕیاری کوتوپڕن بەڵام سەرنجڕاکێشن. سەرنجڕاکێشە بەمانای ئەوەی کە دڵی خەڵک ئاشتەکاتوانێت. بەڵێ دکتۆر دەمەوێت ئەو بپرسم دیارە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لەگەڵ ئازادیا بووە، بەڵام ڕەنگە هەندێک کەس ئەم ئازادیەی قۆڕخ کردبێت و لە ژێرم ئازادیا کاری نەشێوی کردبێت. ئەم بڕیارە تا چەندە با بڵێن ئەو کەسانە سنووردار دەکات کە لە ئازادی لایەندا بوو ببووە هۆکاری پەشێوی و تێکدانی دابوونەریت. خاتون میێرەبان هەڵەتێک گەشتنێک هەیە بە قسێکی باو هەیە لەسەر ئازادیەکرێڵێ ئازادی تۆ ئەو کاتە دەست پێەکە کە ئازادی من کۆتایی پێوێت، یاخود تۆ ئەو نە ئازادیت کە ئازادی من پێشێل نەکەی. تۆ لە کاتێکە توێژێکی زۆر پچکۆڵی ناو کۆمەڵگا بێن ئازادی کۆمەڵگایەک داگیرکەن بەڕاستی ئەمە ئازادی نییە. هەموو مرۆڤێ وەکو تاک ئازادە لەوەی هەڵگری ئایدۆلۆژیای جیاواز بێ
ئاینی جیاواز بێ بیرۆڕای جیاواز بێت ئەمە مافە بە پەیوەندەکانی نەتەوە یەکگرتوەکان بڕیاری لە سەریداوە کۆمەلگای کوردیش بۆ خۆی کۆمەلگای پێکەوە ژیان و پێکەوە ژیانی ئاینەکان بۆ بەڕاستی هەل لە دێر زەمانەوانێ ئەمانەوەکو پاراستن لە کەمەڵی دابوونەریت پەیوەندی بە ئاینەوە نیە بەڵە پەیوەندی بە ئاینەوە نییە ئەو مرۆڤانە ژازادن لەوەی کە بژێوی ژیانی خۆیان چۆن پیاکەن بەڵام لە کۆ و چۆن ئەمان بابەتیشکەیە تۆ بی بە ناوی ئازادیوانێ ئازادی من پێشێڵکەی بێگومان قوڵکرااو نییە فیئەیەکی تایبەت لە ڕووی بزنس و ئابوووریەوە قازان شکەن بەڵام کۆمەلگایەک تێک بچێت دێها کارەسات بەدوای خوابێنێ ئەمە ئازادی نییە ئازادی ئەوەیە کە من و بە ڕێز لە یەکتری بگرین ئازادی ئەوەیە من حساب بۆ جەناب بکەم جەناب حساب بۆ منکەی ئەمە هەل لەیەکێتی نیشتمانی کوردستانەوە شێتەوانەیە چکە بنەماکانی دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات لەسەر ئەساسی داکۆچیکردنە مافی ئازادی تاک مافی ئازادی تاک لە خوێندن لە ژیانێکی باشتر لە ئابووریشی باشتر لە ئاسایشێکی باشتر ئێمە کاڵین ئاسایشی کۆمەڵایەتی تێکە ئاخر خۆ ئاسایشی کۆمەڵایەتی بەمانە ڕەنگە خەڵک بڵێمە شتێکی پشکۆلەیە بەڵام نەخێر ئاسایشی کۆمەڵایەتی بەشێکە لە ئاسایشە نەتەوەی ئەم وڵاتە کەواتە ئەم بڕیارە تا چەندە پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی تێدا جێ دەبێتەوە و هۆکارێکی گرنگە بۆ پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی وەکو بڕیارێکی سیاسی وەکو بڕیارێک بەس لەم سەرکردە خاچی ئاوەشێتەوانێ بەس لەم سەرۆکە بوێرە ئەوەشێتەوانێ بڕیارێکە ڕەنگە لە ئێستادا لەم چەند ڕۆژەدا ئێمە نتوانین دەرهاویشتەکانی و دەرەنجامەکانی ببینین بەڵام لە ماوەی درێژدا با چاوەڕێ بکەن لە ماوەی درێژتا کۆمەڵشتی کەش بەدوای خۆیانە خۆی گرنگی بڕیارەکە بەقەت ئەوەی کە بڕیاریشی گەورەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەیەکی ناشرین گەورەیەتێکی خۆی لە مایە بەڵام ئاسەوارەکانی لە ماوەی درێژە دەرەکەوێت بێگومان ئەمە لە شاری سلێمانی ناوەستەیە چکۆ ڕایەکی گشتی دروست کردووە ئەم ئەنی گەورەی ئەم بڕیارە سیاسیە لەوەیە ڕایەکی گشتی دەسە جەمعی دروست کردە بۆ بیرروڕایە جیاوازەکان بۆ ئەو خەڵکانی هەتا دوێنێژ نیار بوون بە یەکێتی نیشتمانی کوردستان و بە سەرۆک پاپڵ ئێستا هەر هەموو کۆدەنگێک دروست بۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان بکات ئەنیستگرامە فەیسبووکە سناپچاتە هەموو تۆڕەکانێکە تویتەرە باشە لاپەڕک کەسێتەکان ئەکاونتە کەسەکانی هاوڵاتیانە هەر هەمووی ئەم بڕیارە بە شتێکی زۆر باش باشە دکتۆر ببوورە ڕاتەکرم ئەم کۆدەنگیە لەسەر ئەم بڕیارە بۆ داخستنی ئەم شوێنانی کەنشیاوە بۆ هۆی تێکدانی شیرازی کۆمەلگەی خوددابوونێری دیان با بڵێن هەندێک بابەتی نامۆی تێدا سەری هەڵدەدا ئەمە تا چەندە ڕێگە خۆشکرە بووی چەندین هەنگاوی تری بوێرانە تایبەت بەم بابەتە بنرێت پرسیارێکی زۆر جوانەوە سم نووسم خۆم بێمەسە سەرەوە تۆ هەچ بڕیارێکی سیاسی کە بێ بەهۆی ئەوەی کۆدەنگی سیاسی لەسەر دروستکە و کۆدەنگی هاوڵاتی لەسەر دروستکە ئەمە سەرەتایەکە و ڕێخۆشکارێکە بۆ ئەوەی کۆمەڵە بڕیاری باشتر بەدوایە بێ بۆ نمونە ئەکرێ ئەم کۆدەنگێکی ئێستا هەیە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەی کە دژ بە نەریتە باوەکانی کۆمەلگای کوردیە ئەکرێ بێ بەهۆی کامە جۆرە لە فشار دروستکە لە ئایندەدا بۆ جاریش کە ئاژبوونەوەی سەرکردایەتی سیاسی کورد جاریش کە ڕێکەوتنەوەی دەم و چاوە جیاوازەکانی سەرکردایەتی سیاسی کورد لەسەر تەورە گشتیەکان لەسەر ئەو تۆرانەی کە پەیوەستن بە پرسیینەتەوەیەوە بە مافەکانی کوردەوە لە هەرێمی کوردستانە بە مافەکانی کوردەوە لە عێراقا بەو پرۆژەیە سایانی کە ساڵانێکی زۆر ئێمە لەگەڵ لە عێراقا کێشەمان هەیە لەسەری ئەم کۆدەنگی سیاسەکە دروست بێ بێگومان کۆدەنگی ڕای گشتی جەماوەریشی لەگەڵا بێت هی هەموو لایەنەکان بۆیە سەرەتایەکی زۆر باشە ئەوەی کە زۆر دڵخۆشکەرێک ئەڵین بەڕاستی هەندێک جار بووە بە سپرایز بۆ خەڵک شتە کتۆبڕەکانی کاک پاڤڵ من تەسەوریشتی گەورەتری لەکەم هەنگاوی جدیتری لەکەم لە ئایندەدا و ئەم مرۆڤە لە خۆیەوە شت ناکات ئەم سەرکردەیە لە خۆیەوە شت ناکات هەموو خەسڵەتەکانی سەرکردەیەکی سەرکەوتوی تایە کۆبوونەوەی ساڵی ڕابردووی لەگەڵ خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانە باشە پارێزیارگاریکردن لە پاک و لە ژینگە و پاک و تەمێزی ئەم شارە و لەسەر بودجەی حیزبەکەی پاری بۆ تەرخان کرد یعنی ئەمە ئەبێ سەرکردەی سیاسی وابێت ئەبێت سەرکردەی حیزبی وابێت ئەبێ ئەو کەسە خاچیە بێ کە لە بۆنەیەکی لە پرسەی شەهیدێکی وەکو شەهید ئاکا عومەرە ئەکەوێتە سەر ئەژنۆ بۆ کاک حاجی مەزهەر کە کاک حاجی مەزهەر لە ڕابردووە بینیمان لە کارەساتێکە ماڵ و مناڵەکەی لەدەستدا ئەمە بەس لە سەرکردەوە لە مرۆڤی گەورە ئەوەشێتەوە ئەمە ئەو شعری پیرەمێ دێنێتەوە زمانم کەڵێ ئەبێ بەخشندە ملکەچکا لە ئاسی موچەخۆری خۆی سوراحی سەرفرو دێنێ لە بۆ پیاڵەکە تێکا بووی آخر ئەمە سوراحەکەیە و
ئەمە سەرکردەکەی کە سەری دانەوانەوە لە ئاسی چیە لە ئاسی هاوڵاتێکی سادەیە خرم سەرکردی وا خۆشەویستە بێت بەڵێ وا زیاتر دەچێتە دڵی خەڵکەوانێت. بەڵێ دکتۆر دیارە ئەم بڕیارە چەندین ڕەهەندی جیاواز لە خۆی دەگرێت هەر لە ڕەهەندی با بڵێن دینی کۆمەڵایەتی ئابووری دابوونەریت ئەگەر بینە سەر بە دیاریکراوی لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکە ورد ببینەوە دەکرێت ئەمە ڕێگە خۆشکەر بێت بۆ ئەوەی کە بەلاد ینی با بڵێن بەلادا ڕێبردن کەم بکاتەوە لە هەندێک دابوونەریت کە وردە وردە بەرەو کاڵبوونەوە دەچون. میێرەباخان هەموو بڕیارێک بێگومان دۆستی بێت و ناریشە بێت. ئێمەوە چاوەڕێ نەکەین کە ئەم بڕیارە گرنگی سەرۆک باڵ تاڵەبانی ڕوبەڕووی ڕەخنەژ نەبێتەوانێ ڕۆبەڕیەوە نەبێتەوە کە خەڵکانێکی هەڵە تێگەشت و لە چەمکەکە و لە ئازادی ژیان و دابوونەری لێکدانەوی هەڵی بۆ بکەن ئەمە زۆر ڕاستە بەڵام بێگومان ئێمە ناڵێن ئازادی تاک دە پۆشینی جلوبەرگەکانی لە ڕەفتارەکانی لە قسەکردنەکانی لە دەربڕینی بیرروڕە ئازادەکانی ئەمانە ڕێی لێ بژیرێت مطلقاً من وەکو مامۆسایەکی زانکۆ وەکو کەسێکی کە خۆم بە ئەندامێکم کۆمەڵگای ئازارم قەت لەگەڵ ئەوادانیم بە هیچ شێوێت مرۆڤ لەسەر بیرروڕای ئازاد لەسەر یەکسانی لەسەر مافی ژن و پیا و لەسەر مافی منداڵەمانە تووشی تانە و لێپرسینەوە بێت بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵە بەهای پیرۆزەیە نەک بە تەنها لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەڵکو لە هەموو ئاینەکانە میتەباخە من نمونێ بە بەڕێستێمەوە من پەیوەندێکی باشم لەگەڵ نوێنەری هەموو ئاینەکانە هەیە بە زەردەشتیت و بە ئێزدیت و بە کاکەیت و بە بنەجووەکان و بە ساوی ئەو بە بەهای ئەومانە لە دوێنێ و لەوانێت چەند گفتوگویەکمان لەگەڵ یەکتریاکردێت بە تەلەفۆن قسە و باس کراوە بڕۆ بیرروڕاکانیان بخوێنەوە لە تۆڕە کۆمەڵاتەکانە یەک ئاین نییە لەگەڵ ئەوانە بە کە داونەریتی کۆمەڵاتی پارێزێ ڕاستە هەمویان پارێزگاری لە ئازادیەکەن بەڵام لەگەڵی شاپیان خۆشە بڕیارێکی وە نەک ئەو ئێمەی کە هەڵگری ئاینی ئیسلامی ئاینە جیاوازەکانیش کاکە پیان خۆشە کۆمەڵگە بتەو بێ پیان خۆشە بەڕاستی هەندێشت کە نامۆیە بەم کۆمەڵگایە نێ مناڵین لە ڕووی پێشکەوتن لە ڕووی ئازادی شخص و ئازادەکان پێشێڵکەن بە هیچ شێوەیە بەڵام ئەم جۆرە کارانە بێ ڕێکخرێ بە پێی یاسا ڕێکخرێ لە ڕێی وەزارەتی تەندروستی و ڕێکخرێ لە ڕێی وەزارەتی ناوخۆ ڕێکخرێ لە ڕێی گەشت و گوزارەوە ڕێکخرێ ناوچەی سەرچنار بگەڕێنەوە بۆ خاڵە بیبەستینەوە ناوچەی سەرچنار هاوینە هەوارێکی گەشت و گوزاری بووە زەویەکانی مڵکی گەشت و گوزارن دوێنێت کۆمەڵە تەفسیری هەڵەکرا بوو بۆ ئەم بڕێرە وەڵام مەبەستیانە ئەو شوێنە بکەن بە شوێنێکی جیاواز بیکەن بە شوێنی ئاینی لە کاتێکا ڕاگەیەنراوەکەی بڵاو کراوەتەوە کە جارێکی دیکە لە ڕووی سەوزایی لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانەوە خزمەتی زیاتر بۆ مژدەی دووەم بوو مژدەی دومی هەواڵ پاڤڵ تاڵەبانی بوو بۆ سەرجەم خەڵکی کوردستان و بە تایبەتیش خەڵکی سلێمانی کە ئەو ناوچەیە ئاوادانکردنەوەیکی نوێیت پێەکەن لە ڕووی گەشت و گوزارەوە بۆی خێزانەکان گەنجە جوانەکانی وڵاتی ئێمە بە ئازادانە بتوانن پیاسەیەکی ئێوارانی سەرچنارکەن کە ئەمە بەڕاستی کۆتایی پێهات بوو نەما بوو هەر نەما ئەو شوێنە جوانی هەمومان یادەوری تاڵوەکو لە بیدا سەرتاوتم یادەوری تاڵ و شیرینمان تیا هەیە ئێمە جاران ئەگەر بمانوسە شاری سلێمانی وا گەشەی بەخۆی نبینی بوو کافتریا تیاوێ و باقی تیاوێنە ئەگەر دوو دەستگیران نار کە شوێن بیانوستا کاتە بێکەوە بەسەر بەرن سواری ئۆتۆمبیلێکی نەفەر هەڵگرە بوون و ئەچوون بۆ سەر ئاوەکەی سەرچنارە چایەکیانە خوارد و شتێنێکیانە خوارد و ئەگەڕانەوە دوایی ئەمە ژیانە ئەم یادەوەریانە لە مێشکی خەڵکە لە دوێنێەوە چەند خەڵک سەردانی سەرچناری گرۆ چەند خێزان سەردانی سەرچناری گرۆ کاکە هەندێک شتێ مڵکی گشتیە مڵکی گروپێکی دیاریکرا و نێمێرە بەڵێ بۆیە پارێزگاری لێکرد لەسەری ئەرشێ ئەرچی حیزب و حکوومەتە ئەوانەی کە مافی گشتین مڵکی تەواوی هاوڵاتیانە بە هەمومان بیپارێزین شەقامەکان گڵۆپەکانی سەر شەقام دارەکانی سەر شەقام ژینگەی شاخ ئەم شاخ و هەوا جوانی کە لە چوادەوری ئێمە هەیە ئەم شارە پاکی کە بەڕاستی بە سروشتی خۆی پاگەگە مرۆڤەکان پیسینەکان ئەمە مڵکی گشتیە و پاراستنیشی ئەرچێ سەرشانی هەمومان دکتۆر هەر لەو هەڵە تێگەشتانی کە باست کرد بەشێک لەو هەڵە تێگەشتانە باستیان لەوە دەکرد کە ئەمە فوکانەوەی ناوچەی گشتیاری سەرچنار و چکە لە هەموو وڵاتێک جۆرێک لەو ناوچە گشتیاریانە هەیە کە بۆ نمونە ئازاد بن لە هەندێک ڕۆوە خوێنەوەی بەڕێستانە سەر ئەم کۆمنتە چییە؟ منش لەگەڵتان با ناوچەیەکی گشتیاری بەو شێوەیە هەبێ بەس نەک لە سەرچنارە با لە دەرەوەی شار شوێنی بۆ تەرخان کرێ ڕەنگە ئەو جۆرە شوێنانش
خەڵکانێکی خۆی هەبێت و خەڵکێکە بێت گەشتیار بێبێ لە وڵاتەکەی توای بێ بچێت پارەلۆ شوێن ناسەر بکە ئەمەیان شتێکی کەیە بەڵام ئەبێ لە شوێنێکا بێت دوور بێ لە قەرەباڵغیەوە بەڕاستی بۆ ئەگەر بەشێکی زۆر لە بینەرانی سەردان و گەشتەکەم بۆ دەروی وڵات چ شوێنێ بووە لە ناو شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیانە ئەو جۆرە شوێنانە دروستکرێت شوێنێکی کە لە پوریش ئەتوانی بەڕاستی وای ناوبنی کە سەرشنار لە مێژە مێژووی مێژووی و کللتوری و کە لە پوری توانی بۆ شێوەی نایبنی هاوینە هەواری سەرچنار لەگەڵ مێژووی شاری سلێمانی بەشێکە لە مێژووی ئەم شارە دێها شعری جوان و هۆنراوی جوان و پەخشانی جوان بۆم شەڕی نووسراوە کەم خێزانی کۆنی ئەم کاکە دەروی نەبایمە نەڵین بەس خەڵکی سلێمانی خەڵکی دەرۆژ هات بێتە شاری سلێمانی و سەرداری هاوینە هەواری سەرچناری گرۆ فۆتۆیەکی هەیە بڕۆ بە ئەرشیفی فۆتۆ وێنە کۆنەکانی شارە و خەڵکەکە بڕۆرەوە کەم کەسمان هەیە فۆتۆیەکمان لە ناو سەرچنارانە بێت زیکراتێک و بیرەوەریەکی جوانمان ماوەتەوە بەخۆش و ناخۆشەکانوانێ لەبەر تۆ ئەمە چۆن ئەمە تۆ داگیرەکەی لە هەموو خەڵک بۆ گروپێکی دیاریکراوە مافی ئەو گروپە ئەوە ئەرکی سەرشانی دەستەی گەشت و گوزارە ئەرکی سەرشانی پارێزگارە ئەرکی سەرشانی حکوومەتە شوێنیان بۆ دابینەکە بە شێوازی ئوتێل بۆیان دابینەکە زەوی تایبەتیان ئاياتێ خۆیان زەویە کڕن دروستەکەن ئەوان پرسێکیکەی یاسایی و کارژێڕێم کە من لێرە ماف بەخۆم نایم قسەی لەسەر بکەم چکە و بواری من نییە بەڵام ئەو نەی کە بواری منە ئەو هاوینە هەوارە من مناڵی ئەم شار و وڵاتم مڵکی منە ئێستا بۆم گەڕاوەتەوە یعنی من مافێکم بۆ گەڕاوەتەوە بە هیوای گەڕانەوەی مافەکانی کەشمان لە ساڵی ئایندا لە بڕینی موچە و لە ئاو و کارەبا و سیستەمی پەروەردەی باش کەواتە دەکرێت بڵین ئەم بڕیارە بڕیارێکی با بڵین ئینسانی بڕیارێکی کۆمەڵایەتی و بڕیارێکە بۆ گەڕانەوەی هەنێ مافی زەوتکراو کە لە بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی زەوتکرابوو. سەرۆک پاڤڵ بەر لە خاڵک لە دڵی منە بۆیە ڕێزی تایبەتی و خۆشەویستی تایبەتی هەیە ئەم پیاوە پیاوی کردارە پیاوی قسە نییە کە شتێکێک ئەڵێ بە کردار جێبەجێیەکە کە ئەمە ئەو شتەیە لە دوای کۆچی مامۆ بەڕەحمەت بێ مام جەلالەوانە خەڵکی یەکێتیش و دەر خەڵکی کەش خەڵکی ئاینەکانی کەش کە مام جەلالیان بە برا گەورە و کۆکەرەوەی تەواوی ئاینەکانی کە دانات هەتا ئێستش ئەڵێن داکۆچی کەترین کەس سەرۆک مام جەلال بۆ هەموو چین و تۆژە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان ئێستا لە کەسایەتی ئەڤاڵ پاڤڵ تاالبانی ئەیبینەوە بۆیە ئەم بڕیارە گەورەیە بڕیاری گەورە بە پیاوی گەورەیرێ بەڵێ سپاس مرۆڤی پچکۆلە باوەڕ ناکەم بتوانێت بڕیاری گەورە بدات منەونە هەرو ناڵێم جاریشکەمە سوپاسەکەم بە ناوی خۆمەوە بە ناوی خێزانەکەمەوە سوپاسی سەرۆک پاڤڵەکەم وەکو مامۆسای زانکۆش بۆ ئەم بڕیارە بیۆرانی بۆ ئەم بڕیارە حەکیمانەی بۆ ئەم بڕیاری کە توانی بەلای کەمەوە گەر بۆ ماوەیەکی کاتیش بێ کۆی بیرۆڕە جیاوازەکان کۆکاتەوە لەسەر شتێک هیوادارم تەواوی کورد تەواوی هاوڵاتیان لەسەر مەسەلەکانی کەشمانە ئێمە کۆدەنگ بینی و بۆ دابینکردنی ژیانێکی باشتر و خۆشتر بۆ تەواوی هاوڵاتیانمان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر هەژار شێخ محەممەد مامۆسای زانکۆ کە لە سەرم پرسا کۆمەڵێک زانیاری یاخود کۆمەڵێک تێڕوانینی خستە ڕوو دووبارە بە خێراتی زۆر سپاس دکتۆر.